ئێمە وەکو ئۆپۆزیسیۆن لەگەڵ زۆرتەمە گۆڕانە ئەوەی کە بیرمان لێ کردوێتەوە ئەوەی ئەو سەعەلی باسی کرد تەواوە، یعنی هەموو ئەو پێشاتانە لە بەردەمی ئەوەیە، بەڵام من ئەگەر تۆزە بچینە دواتر دەکرا ئەو حەزەرە لە پێشتر بکرا، یعنی ئێمەمانە بمان کردایە ئەوەندە ماشتەکان تەسعید نەکردا بۆی وتکە چکە هیچ ماتیان هێشتەوە. هەموو کاتی خۆی بە فکرم دەکرد کە مەسعود هاتە سەرخەت ئەگەر 3 مانجیکەم لێگەڕێن 4 مانجیکە ئەمنەوە ئامادەم هەموو شتێک بکەم. ئەو کات تەرحیەوە کردم لە کاکەوە 6 مانگ بوو ئەتوو چ دەکەی بکە، یعنی سیاسە دوایە دەبێت تۆ بخێ ساحەی ئەوە بزانی چی پێ دەکرێت. لەو فترەی مەسەلەی سەرۆکاتی هەرێم پێم وایە ئەوش فرسەتێک بوو کەوان بە حسابی خوا هەموو زارەوەرەخەیان فڕێدادیان بود ئامادەین هەموو شتێ بکەیت. هەستیان بۆ دەکرد کە لە تەڕەدوان لە تەوازونەکە زۆرتر بەلای ئێوەمەوە بوو، ئەوەی تێیدی ئێمەشی نەدەکرد، یعنی تەڕەدید بوو لەوەی کە ئەگەر تێیدیشی نەدەکرد نەیتوانی زۆر دیفاع بکە، تۆ قەزێکە حەق بوو دەکرا لەوێش گفتوگۆ بکەین. بەڵام من پێم وایە دوای ڕیفراندۆم و دوای داخستنی پەرلەمان شتێک بۆ ئێمە نەماوەتەوە. ئێستا ئەگەر قسەی لەسەر بکەین لەگەڵ پارتی لەگەڵ ئەوەی کە حکوومەت دروست دەکات هەمووی ئەو بڕانەمان تاقی کردوێتەوە، ئەوانش وەک ئێمە شارەزان کە نقطەی زوعفی ئێمە ئەوان دەتوانن چۆن چارەسەری گرفتەکان بکەن لەگەڵ ئێمەیە، و ئەگەر ئێمە ئیتیفاق دەکەین بۆ ئیتیفاق دەکەین. ئێمە وەکو دەوڵەت کوڕەکەی زارانی بۆ ئیتیفاق ئێستا لەگەڵەکەین. ئەمە مەسەلەی حکوومەت و ئەوان بەرامبەر بە ئێمە و ئێمەش بەرامبەر بەوان. دوای ئەوەی کە هەڵبژاردن کرا، هەڵبژاردن یەکەم لەگە عێراقا کە ئەو مختەسووریان کرد و فێریان کرد بڵاسییان هەستایەوە، یەکسەر بڕیاری هەڵبژاردنی دووەمیشیان لەگەڵدا، ئەوەش هەر بۆ ئێمە دیار بوو ئەوان دەیانزانی ئەو مەدایە کە ئەوان تیای براوە دەبن. و لە هەرێمی کوردستانیش ئەگەر تەمەشا بکەین وەکو کاری باس کرد هیچ یاسایەک نییە ڕێگری لەوە بکا کە تو پارێزراوبی خەڵک لێی نەدرێ ئیهانە نەکرێ، هیچ نییە. یعنی ئیرادە و مەشیئەتی وانە پەرلەمان لە بەرژەوەندیان بوو دەیهێنەوە، بەرژەوەندیان نەبوو دای دەخەن، یعنی تەواو ڕێگری لێ دەکەن. ئێمە ئەو حەقاتانە هەموو دەزانین. بەڵام من پێم وایە ئێستا فرسەتی شکا هاتووەتە پێشەوە کە مەسەلەی ئەوان بە بڕیاری خۆیان بە دەستی خۆیان چالیان بە خۆیان هەڵکەندووە و کەوتۆتنە ناویەوە. ئێستا دەیانەوێت ئێمە بەشێک بین لەوەی کە ڕاستیان کەینەوە، چونکە ئەوان بەڕاستی وەچیان لەگەڵ دەرەیە، لەگەڵ حکوومەتی عێراقیە، لەگەڵ یعنی ئەگەر ئێستا سەردانی کاک مەسعود حیساب بکەی بۆ ئێمە پێم وا بوو یعنی وەکو بڵێ عینەن پیاڵە ژەهرەکەی ئیمام خومێنی بۆ خواردوێتی و دەچێ بۆ وێ. ئەوە یعنی حەقەتێکە کە ئێستاوان لەگەڵ ئەو لاباریان لایە و کۆمەڵە فشاری کەش دێ لەسەر وان دەبێ و باسی مەسەلەی هێزی چەکدار، باسی مەسەلەی نەوت، باس هەموو پرسانەی کە باس کرا بە ئێمە یەکلا ناکرێتەوە. ئێستا ئێمە هەر چۆن لەگەڵیان یەکلاکەینەوە دەبێت لە بەرژەوەندی وان بێ، 100% لە بەرژەوەندی وانە نەبێ. ئەوان ئامادە نین ئەو پرسە هەرکەنە باسەوە، چونکە پێویستیان بە دەنجی ئێمە، دەنجی ئێمە کەوتۆتە ژێرەوە بە حکمی ئەوەی کە خەرچیان ناومێت کرد و خەرچیش بە فیعلی ناومێت بوو و خەرچیش لە پێشەوە لە ئێمە گەی کە ئێمە هیچمان بۆ ناکرێ، یعنی لەبەرەوە دەسەڵات